المشركون ئەوانەی خوا دەپەرستن بەڵام بەتەنها نایپەرستن، هاوڵی بۆ دادنێن لەگەڵ خوای پەروەردگار شتی تریش دەپەرستن. ئەوانە کەسانێکی زاڵمن. ئین الشرک لظلم عظیم. شەریک بۆ خوادانان و هاوڵ بۆ خوادانان ستەمێکی زۆر گەورەیە. مسلمان دەبێ خۆی لێ بە دوور بگرێ. شەریک بۆ خوادانان ئەوە نییە تۆ بڵێ باوەڕم بەخوا نییە، چکە شەیطان وا فێڵی لێکردوون کاکە ئێمە بۆ مشریکین، ئێمە باوەڕمان بەخوایە، ئیبلیسیش باوەڕی بەخوایە. قال ربي خلقتني من نار. دەڵێ پەروەردگارم تۆ منت دروست کردووە، ناڵێ تۆ پەروەردگارم نی و تۆ منت دروست نەکردو و پەروەردگاری شترمێن. نا، مشریک ئەوە نییە باوەڕی بەخوا نییە، مشریک ئەوەیە خوا دەپەرستێ. دەڵێ یا ئەڵڵا، دوایش دەڵێ یا لات یا عوزا یا شێخ عەبدولقادر یا فڵان یا فڵان. ئەوە مشریکە، شەریک بۆ خوا دادنێت. چۆن مسلمان بە کافر دادنێ و بە مشریکی دادنێ؟ خۆی دینی مشریکینی هەڵبژاردووە، خۆی ئەو دینی ئەبوو جەهل و ئەبوو لەهەبی هەڵبژاردووە. ئەبوو جەهل و ئەبوو لەهەب بوون. والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى. غير خواي پروردگار شتی تریان دەپەرست و هاواریان دەکردێ کە پێغەمبەری خوا دەیفەرموو عەلەیهی سڵاو وسەلام بۆ وا دەکەن، بۆ داوا لە خوا ناکەن، دەیان و دێمە نایان پەرستین لەبەر خۆیان، إلا ليقربونا إلى الله زلفى، بۆ ئەوە دەیان پەرستین. ئەمانە پەیکەری پیاوچاکانن بۆ ئەوی لە خوا نزیکمان کەنەوە. ئەی ئەمڕۆ دەڵێن چی؟ ئەمە گۆڕی پیاوچاکێکە لە خوا نزیکم دەکاتەوە. تۆ لە سەردینی ئەبوو جەهل و ئەبوو لەهەبیت، دڵت خۆش نەبێت و مەزانە هیدایەت دراویت، تۆ زاڵمیت، شەریک بۆ خوا دادنیت. الدعاء هو العبادة. گەورەترین جۆری عیبادەت دوعایە، پاڕانەوەیە، داوا لێکردنە، هاوار بۆکردنە. بۆیە پەروەردگار دەفەرمێ ئودعونی ئەستەجیب لەکم، داوا لە من بکەن، هانا بۆ من بێنن، پشت بە من ببەستن، وەڵامتان دەدەمەوە. ئەو دەڵێ نا، غەڵەتە، غەڵەتە، ئێمە تاوانبارین، چۆن دەبێت ڕاستە خۆ داوا لە خوا بکەین؟ ئەی چی؟ تو وەرە داوا لە حەزرەتی شێخکە، داوا لە پێغەمبەرکە، داوا لە فڵان قەبرکە، ئەو بۆ داوا دەکات لە خوا. ڕێک چۆ سەردینی ئەبوو جەهل و ئەبوو لەهەب. ئاەتی قورئانی پشتگوێ خست کە پەروەردگار خۆی پێمان دەفەرمێ ئودعونی ئەستەجیب لەکم، داوام لێ بکەن، من وەڵامی کافر دەدەمەوە، چۆن وەڵامی مسلمان نادەمەوە؟ ئەمە یوجیب المضطر إذا دعاه ويكشف السوء. سێم جۆری زاڵمەکان، خراپەکان، ئەو کەسانن شەریک بۆ خوا دادنێن، جاهلە بە تەوحیدی خوا، نازانێت تەوحید چییە.